السلام عليكم. الله وبركاته. زۆر سلامت بیا خۆسپاس. سلامت بیا بەخێر بیت بۆ نەخۆشخانەی میهرەبان. سلامت بیا خۆ زۆر سپاس. نەخۆشن یان ئەوە تا هاوڵی نەخۆشن؟ لەگە نەخۆش هاتووم هەوڵی نەخۆشم. بەخێر بێ یاخوا سەرچاوان. سپاس. چی شتێک لە ناو نەخۆشخانەی میهرەبانی سەرنجی توێ ڕاکێشاوەکو هاوڵاتیەک؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ دوو خاڵیان سەرنجی ڕاکێشاوم. یەکەمیان نرخەکانیان زۆر لەبارە پشکنینی دکتۆر نرخەکانی زۆر گونجاوە لە چاو دەرەوە مەسەلەن عیادەی دەرەوە و دووەمیان نەرمونیانی کارمەندەکان و قسە خۆشیان و ڕووخۆشیان بەڕاستی وار لێ دەکا ئەنی هەندێک بارە سوک دەکات دوو بەو پەڕی هیلاکەت و زارێ لەگەن نەخۆشای مەسەن لە ڕووی دەرونیەوە زەختێکی زۆر لە سەرکاتە کە دەبینی مەسەن بە ڕوویەکی خۆش و بە سەرەگرتن و شتیوە هەرکەسەوە بە بلیتی خۆیتی بەڕاستی زۆر سەرنجڕاکی شامەوانە دەستێن خۆش بە یاخۆ زۆر سپاس. نەخۆشخانەی میهرەبانی وەک دەزانین هەمیشە پێشەنگ بووە لە بوونی ئۆفەر بۆ مانگی ڕەمەزانش بەشێک لە پزیشکەکان 50% داهاتەکانیان دەگەڕێنەوە ناو سندوقی خەیری بەشێکی تریشیان 100% داهاتەکەیان دەگەڕێنەوە بۆ سندوقی خەیری ئەمەش بۆ ئەوەی بێتە هۆکارێک تاوەکو نەخۆشی هەژاری پێ دەفع بکرێت یعنی یارمەتی بدرێت. وڵای خۆی کارێکی باشە کاری باشە هەر کەسێ بیکا باشە بەکەمیان بە زۆر مهم هەر کەسە و لەڕاست خۆی دەتوانایە هەبێ توانای ئەوەی هەبێت چاکە بکە بەڕاستی درێغی نەکا دەستی هەموو لای خۆش بێ هەر کەسێک ئەگەر تەنانەت بە زەردەخەنەیەکیش بێ ڕوو گرش نەکا بەرامبەر نەخۆشەکان ئەمەش هەر سەدەقەی ئینشاءالله ئینشاءالله خۆگەرم موفەقیان دەکا و هەر کەسێک و لە هەر جیەک و لە هەر مەقام و لە هەر شوێنەکە ئینشاءالله موفق دەبن ئینشاءالله. سپاس بۆ تۆ دەسەکان نەخۆش بێ یاخوای گەورە شفای نەخۆشەکەتان بدە. ئێمە ئەم نامەیەمان هەیە نامەی بیماران ئەتوانی بخوێنی تۆ. دەستان خۆش بێ یاخوا زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. قەدەرەکانی خودا هەمووی خێرن بۆت تەنانەت گەر بە ئازاریش بن